خێرایی لە فێربوون. لە پۆلەکەمان چەند قوتابیەک هەن زۆر خێرا لە بابەتەکان دەگەن و هەموو کات نمرەی بەرز دەهێنن. ئەوان لە ئێمە خێراتر فێر دەبن و زۆر زیرەکەن. زۆرینەی قوتابیان ئەم وشانە دووبارە دەکەنەوە. من پەیوەندم لە تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر. ئەمڕۆ باس لە خێرایی فێربوون دەکەین. هیچ کات پرسیارت کردووە بۆ فێرخوازێک هەیە خێراتر فێر دەبێ و فێرخوازێکیش هەیە هێواش و درەنگ؟ لەم هەموو قۆناغانەی خوێندنم کە بڕیمە هەستم دەکرد کە هەندێک شت بە خێرایی فێر دەبووم، شتەکانی تریش بە هێواش. پێدەچوو فێربوونی زمانی ئینگلیزی و تورکی و عەرەبی بە شێوێکی سروشتی ئاسان بێ بۆم بەهۆی کاریگەری دەوربەرمەوە. لە کاتێکدا نیگارکێشان و وێنەکێشان و میوزیک ژەنین پێویستی بە مەشقێکی زۆرتری هەبوو بۆیە نەمتوانی فێریان بم. بیرم کردەوە وتم لەوانەیە هەندێک کەس تەنها شارەزایان هەیە بۆ زمانەکان کە هەندێکی تر نیانە. ڕەنگە تۆش هەمان هەست کردبێ کە هەندێک شت ئاسانتر بوون بۆت بۆ فێربوون، بەڵام هەندێک چاڵاچی قورس و هێواش بوون. بۆیە دەستم کرد بە توێژنەوە و کۆکردنەوەی زانیاری دەربارەی خێرایی فێربوون و فێرخوازی خێرا و فێرخوازی هێواش. تا چاوم کەوتە سەر توێژینەوەیەکی پرۆفیسۆر و زانای ئەمریکی پاولۆ کارڤالۆ کە بۆ ماوەی 6 ساڵ توێژینەوەیشی لەسەر نزیکەی 7,000 قوتابی کردووە. پاولۆ لە توێژینەوەکەی دەڵێ دەستمان کرد بە دیاریکردنی ئەوەی کەوا لە هەندێک کەس دەکا خێراتر لە هەندێکی تر فێر بن. بەو باوەڕەی کە ئەگەر بتوانین تەنها ئەو تایبەتمەندیە ناوازانەی کە لای فێرخوازە خێراکان هەیە پێشکەشی بکەین بۆ ئەوانی تر دەرەنجامێکی باشمان دەبێ. پاولۆ دەڵێ پێمان وابوو دەتوانین ژینگەیەکی فێربوونی باشتر دروست بکەین و هەموو کەسێک و هەموو قوتابێک بکەینە فێرخوازێکی خێرا. ئیتر بە بەکارهێنانی جۆرە جیاوازەکانی تەکنۆلۆژیای فێربوون و پەروەردەیی وەک خولی ئۆنلاین و یاریە پەروەردەییەکان و خولەکانی تر کە زیاتر لە 1.3 ملیۆن کردداری فێربوونی تێدا بەکارهێنرا، پاولۆ دەڵێ توانیمان توێژینەوەکە بەردەوام بکەین. پاولۆ بەردەوام دەبێ و دەڵێ ئێمە وەک کۆمەڵە توێژەرێک شۆک بووین کە بۆمان دەرکەوت قوتابیان بە ڕێژەیەکی سەر سوڕهێنەر هاوشێوەی یەکتر و بە هەمان خێرایی فێر دەبن. پاولۆ دەڵێ ئیتر بڕیارماندا و وتمان شتگەلێک نییە بە ناوی فێرخوازی خێرا و فێرخوازی هێواش. بێگومان ئەم توێژینەوەیە زۆر دەوڵەمەند و درێژخایەن بوو لە دەرەنجامەکانی ئەم توێژینەوەیە بۆمان دەردەکەوێت کە قوتابیان لە ڕێگەی ڕەخساندنی دەرفەتەکانەوە شارەزا دەبن لە چەمکەکان بۆ زیاتر پراکتیزەکردن. هەمومان لە ئاستی جیاوازی لێهاتوویەوە دەست پێ دەکەین، بەڵام کاتێک دەرفەتی مەشقی یەکسان و پڕ کوالیتی بەرزمان بۆ دابین دەکرێت بێگومان هەمومان بە نزیکەی بە هەمان خێرایی فێر دەبین بۆ مەرجەی لە هەمان تەمەن بین و لە هەمان کات دەست پێ بکەین. بەڵێ لەوانەیە کەسێک لە کەسێکی تر زووتر دەست هەڵدەگرێت لە پرۆسەی فێربوونی هەر بابەتێک. ئاگاداری ئەوە بەکەوتم زووتر نەک خێراتر، چونکە هۆکارەکەی کاتی دەستپێکردن و پراکتیزە و دەرفەتە نەک خێرایی لە فێربوون. بۆیە لە کاتی جیاوازدا کەسەکان دێنە کۆتا لە پرۆسەی فێربوونی هەر بابەتێک نەک لەبەرەوەی خێراتر یان خاوتر فێر دەبن. واتە ئەو جۆرە دەرفەتانێکی ئێمەی مرۆڤ بەدەست دەهێنین زۆر گرنگن. فیدباک و ئاماژەی ورد لە کاتی خۆیدا و بارودۆخێکی لەبار دەرەخسێنێ کە ڕێگەی پێدەدا بەردەوام پێشکەوتن بەدەست بێنێ بەبێ گوێدانەوەی لەکوێوە دەستی پێکردووە، تەنها ئەوەی لە سێرەتی دەست پێکردنا. وا مەزانە تەنیایت ئەگەر لە پرۆسەی فێربوونت هەست بەخوابوونەوە و ماندیبوون کرد. هەمومان واین، بەڵام خۆراگری و هەستی بەردەوام بوونمان جیاوازە. قوتابی هەیە زوو بێزا دەبێ و هیچ پاڵنەرێک نادۆزێتەوە بۆ بەردەوام بوون، کەسێک نییە لە دەوروبەری بۆ ڕێنوێنی کردنی. بۆیە هەوڵدا دووبارە هەوڵ دەرەوە. تۆ دەتوانیت وەک هەموو کەسێک پێشکەوتن بەدەست بێنیت بە هەمان خێرایی کلێنی دەستکەوتەکان دەرەنجامی کلێنی دەرفەتەکانە نەک جیاوازی تاکە کەسی لە خێرایی فێربووندا. هەروەها دەرەنجامی زوو درەنگ دەستپێکردنە جار ئەم زوو دەستپێکردنە دەبێتە هۆی گۆڕینی شێوازی بیرکردنەوەت. قوتابیانی خۆشەویست، قوتابی خێراوتمان نییە، فێرخوازی خێرا نییە و فێرخوازی هێواشش نییە. تەنیا ئەوەیە کە جیاوازیەکە لە کاتی دەستپێکردنەوە وەروە ڕەخساندنی ئەو بابەتانەیە کاتێک کە لە پێشتە دەتوێت بیخوێنی. چۆن دەتوانی ببی بە فێرخوازێکی خێرا، چۆن دەتوانی زووتر کارەکەت ئەنجام بدەی، با نەڵێن خێراتر زووتر لە شتەکان بگەی.
ئەو قوتابیانە ناترسێن لە وتنی وشەی نازانم، هەموو کات کە شتێک نازانێت دەڵێ نایزانم، بۆیە هەوڵدەدا بیزانێ. هەموو کات فێر دەبێت بە ئەنجامدان بنووسینەوە وەک پێشتر باسمان کرد، کارەکەی ئەنجام دەدا بەدەستی خۆی، کارەکەی خوێندنەکەی ئەنجام دەدا، هەموو کات بەردەوامە لە ئەنجامدانی کارەکەی. ئەم قوتابیانە باوەڕی ئەویان هەیە کە وڵامی کۆمەڵە پرسیارەکیان لا نییە، بۆیە پەنا دەبەنە بەرپرسیارکردن بۆ ئەوەی وڵامی ئەو کۆمەڵە پرسیارە بدۆزنەوە. ئەو قوتابیانە کارێکی زۆر دەکەن بەڵام بیرکردنەوەی کەم. مەبەستن لە بیرکردنەوە ئەوەیە کاتێک کە دەست بە کارکردن دەکەی زۆر جار دەڵێ بەو ڕێگەیە بزم، ئەو کتابە بخوێنم باشترە، ئەم دەفتەرە بخوێنە، ئەوەنەی بیر لەوە دەکاتەوە کە چۆن ئەنجام بدا، ئەوەنە ئەنجام نادا. بۆیە کارکردن بیرکردنەوەی کەم. دوای ئەوە ئەم قوتابیانە توانای وێناکردنیان زۆرە. لە بەرنامەکانی پێشتر زۆر باسی توانای وێناکردنم کرد کە وتم زۆر گرنگە، بۆیە کاتێک کە توانای وێناکردنی زۆر بێ دەتوانی ببی بە فێرخوازێک کە زووتر لە بابەتەکان بگەی. وەروە ئەم قوتابیانە توانیان هەیە بۆ کەسانی تر شی بکەنەوە، بۆ کەسێکی لەگەڵ خۆی یا هەندێک جار بەرامبەر ئاوێنەیەک ئەو بابەتێکە خوێندیوتە دەتوانی شی بکەیتەوە، کە توانیت شی بکەیتەوە یا شەرحی بکەی کەواتە تۆ لە بابەتەکە گەیشتی. وەروە ئەو قوتابیانە دەتوانن بە یەکگوشە باسی بابەتەکە بکەن. مەبەستن لێ یەکگوشە ئەوەیە دەتوانن بابەتەکە کورت بکەنەوە بە کورتی کەسی بەرامبەر تێبگەینن. وەک باسمان کرد کارێکی زۆر دەکەنەوانە بەڵام ئەوەنە بیر لە ئەنجامدانی کارەکە ناکەنەوە. هیوای ڕۆژێکی پڕ لە خۆشی تام بۆ دەخوازم، ڕۆژێک پڕ لە زانست و سەرکەوتن. هەمیشە چاوتان لەسەر سوشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە. ئینجا ژیان و زانست.